بسم الله الرحمن الرحيم. نەخۆشی التیاب المفاصل الرثوي یاخو هاوکردنی جومگەی ڕۆماتیزمی زۆرێک لە نەخۆشیەکانی جومگەی ڕۆماتیزم کە لە هەردوو ڕێگەزدا نێر و مێ قیسێک زیاتر لە ئافرەتان بە دیار دەکەویتن. ئەو نەخۆشی هۆکارەکەی بە تەواوی دیار نییە، بەڵام بۆ ماوەی دەوری تێدایە هەروەها هەندە جار پاش توژبوون بە هەندێک ڤایرۆسات ئەو نەخۆشیە بەدەر دەکەوی لە مرۆڤەکان. جغارە کێشان نابتە هۆی ئەو نەخۆشیە، بەڵام دەبتە هۆی زیادبوونی ئاڕازەکان. ئەو شخصانە ئەو نەخۆشیان هەبیتن بە شێوەشی گشتی هەست بە بێتاقەتی دەکەن، هەندێک جار چێشیان کەم دەبیتن، جگەلەوە کە نەخۆشەکە بە هێواشی زیاد دەکاتن، چەند مانگەشی دواتە تەواو نەخۆش هەست بە ئاڕازەکانی بکاتن. گرنگترین ئاڕازەکانی ئەوەیە کە جومگەکان دەداتن، بە تایبەتی جومگە بچووکەکانی دەست و پێ دەبتە هۆی ئاوسانی ئەو جومگانە، هەندە جار سۆر دەبنەوە، هەروەها ژانیان تێدا دەبیت و بەیانیان سبێنان زوو هەڵدەسی دەخەوێ، ڕەغبوونێک دەبیتن لە جوولەی ئەو جومگانە بە زەحمەت دەجوولێن، ئەو ڕەغبوونە بمەوەی سەعاتێک یاخو زیاتر دەخایەنیتن. جگە لە جومگەکان ئەو نەخۆشی دەکرێت لە زۆر ئەندامی تر بداتن، بە تایبەتی لە چاو، لە دڵ، لە هەناسە، لە جگەر، لە گورچی دەشداتن، هەروەها لە پێست. بۆ چارەسەرکردنی ئەو نەخۆشیە چەند جۆرە دەرمانێک بەکاردێتن. بەشێک لەو دەرمانە دەرمانی ئاسایی ئازارن، وەکو پرۆفین و ڤۆڵتارین و ئەو دەرمانە، بەڵام هەندێک دەرمانی تایبەت هەیە لۆ نەخۆشی ڕۆماتیزم بەکاردێ، مەجموعەکیان پێ دەڵێن دیمارت کەەوە دەرمانی کیمیاویان تێدایە. ئەگەر بۆ دەرمانە کۆنتڕۆڵ کرا لە ماوەی 3 هەتا 6 مانگ ئەوە نەخۆش ئەو دەرمانە دەبینێتەوە. ئەگەر بۆ عیلاجانش هەر کۆنتڕۆڵ نەبوو، جۆرە دەرمانێکی نوێ هەیە ئێستا کە پێدرین بایۆلۆجی، ئەو جۆرە دەرمانە دیزنێکی طبی دادەنیشت و بڕیای لێ دادن بە هیوای سەلامەتی لە هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.